هەوڵی هێنانە دەریان دەدات لە کولانەکەدا. وەک بڵێ مانیان گرت بێت ڕەتی دەکەنەوە. سێ دانەن و لە شاخی کارۆخ ڕاوکراون. لەم فرۆشگایەی سۆران زۆرینەی کێویەکانت دەست دەکەوێت. ئەمانەش هێشتا حەپاساوی و شۆکی قەفەس بەرینە داون و لە جوڵە کەوتون. بێ ئاگان لەوەی کاتی ئازادکردنیان نزیک بۆتەوە چونکە فرۆشیارەکەیان ناوە ناوە ئەم کارە دەکات. گورگمان هەیە، قەلەبەرێکمان هەیە، باڵندەی هەیە، ئاژەڵمان هەیە، هەمووشمان هەیە چی. پس سمۆرن زۆر هەیە، پس سمۆرە بەتەماینە هەبوو جارکرد پێمان گوتن بەتەماینە شەڵ ئازادیان کەین لە هەموو لایەکی دێتن. وەڵای زۆربەی گورگە، ئاژەڵەکان سیخوڕە، ورچە، ڕیویە، هەرچی برێ ئاژەڵی چای هەموو دێتن. ئێرەش ئیدارەی سۆرانە، لێ دۆخەکە جیاوازە و لێرە ڕاوکردن قەدەخەیە. ئەمانە ئەرچیان پاراستنی ژینگەیە، بەڵام لەم ڕۆوە سەختی نابینن. بەراورد بە شوێنەکانی تر ئەرکێمە ئاسانترە لەبەر ئەوەی ئەکسەریەت خەرکی منتیقەی ژینگە پارێز و ژینگە دۆستە هەر بە خۆیەوە. ینی ئەو سەرپێچەی کە بشکرن لەسەر منتیقەیمە لە ئاژەل و باڵندە زیاتر خەرچێ دەرەوەتێت. ینی کە بهێنش کێمتێن بەس لە دەرەوەتێن خەرچێمەنیە ڕاوەکەت لێرە ئەوانش دەزیرەکەین و ڕێگە پێ نادەین. زیاتر لە 100 ساڵە لە دەڤەری بارزان ژینگە پارێزراوە. ئاژەڵ و باڵندەی کێوی لە ئارامی دادەژین و قەدەخەی ڕاو بۆتە کللتوری دانیشتوانی ناوچەکە. لێرە ژینگە پارێزی گەورە و بچووک بەرچی خۆیان دەزان و ئەگەر کەسێکیش لە دەرەوەی ناوچەکە بێتە ئێرە و بە دوای نێچیردا بگەڕێت ئەوە خۆی دەبێتە نێچیری کللتوری ژینگە پارێزی ئێرە. تەیفور محەممەد کوردستان 24 دەڤەری بارزان.